بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەکی نۆچرکەیی بەشی چوارەمی فیلمی سپایدەرمان ئەمڕۆ کۆمپانیای مارڤڵ هەموو ئینتەرنێتی داگیر کرد. وەرن با ڤیدیۆکەتان شان بەم و هەنە زانیاریتان ببێت. هەروەک دیارە لە ڤیدیۆکە جلەنوێکەی تۆم هۆڵاند بامشانە بۆ بەشی چوارەمی فیلمی سپایدەرمان بە ناوی سپایدەرمان براند نیو دەی و وەکوی بینین وردەکاری لە جلەکە هەیە هەروەکو سپایدەرمانەکەی تۆبی و ئەندرو گارفیلد ئەو خەتاڕەشانەی کە بە جلەکەوەیە وێبەکان یاخود با بڵین پەتەکان کە پێوترێ وێب سوود ئەم جلە پەتەکان دەرپەڕیوە تۆزێک وەکو 3D دەرکەوتۆ بەسەر جلەکەەوە نەک بە جلەکەەوە نووسابێ ئەمەش وەکو سپایدەرمانەکانی پێشترە وەکو سپایدەرمانی تۆبی و وەکو سپایدەرمانی ئەندرووە وەوا لە جلەکەکە کە زۆر جوانتر بێ و هەستەکەم شتێکی گرنگ بێ بۆ فانەکانی سپایدەرمان و حەزەکەمەوەتان پێ بڵێم ئەمڕۆ ڕۆژی سپایدەرمانە یەکی هەش بە ڕۆژی سپایدەرمان داهێنرێ هەر بۆیە مارڤڵ لەم ڕۆژەیە شتەی بڵاو کردەوە و ڕایگەیان کە کارەکانی وێنەگرتنی بەشی چوارەمی فیلمی سپایدەرمان ئێستا دەستی پێکردووە. لەم دەقەیە لە شاری گلاسگۆ وا خەریکن سێتەکەی ئامادەکەن و بەشێک لە وێنەگرتنەکەی دەستی پێکرەوە هەرچی بڵاو کرایەوە لەسەرم بە شەنوەی سپایدەرمان یەکەم کەس لای منەوەی بیستن بۆیە فۆلۆ لە بیر مەکەن وەرن با پێشتان بڵێم کە کاستەکەی کێ و پەنیشەریش لە فیلمەکەیە. تا ئێستامە کاستی فیلمەکەی ئەو شەشدانی سەرەوە فەرمیە ئەو دوانی خوارەوە مارک ڕەفەڵۆ و چارلی کۆکس بە ڕۆڵی هۆڵک و دێردێڤڵ جارێمە دەنگۆیە بەس ئەو شەشەی سەرەوە فەرمیە. تۆم هۆڵاند و زێندایە و جەیکەب باتڵن هەر بە ڕۆڵەکانی خۆیان نەگەڕێنەوە جۆن بێرتەڵ بە ڕۆڵی پەنیشەر لە فیلمەکە بەشدار بێت جیاواز لەوە سادی سینک و لیزا کۆلنزایز لە فیلمەکەیە بە فەرمی بەشدارن بەڵام هێشتا ڕۆڵەکەیان بۆ میدیاکان ئاشکرا نەکراوە. زان فیلمێکی لە شتەمەکانیەوەیە کە پێش فیلمی ئاڤنجەرز دومزدەیە بڕیارە لە بەرواری سیویەکی حوتی ساڵی 2026 لە سینەماکانی جیهان نمایش کرێت. جایتر شتی لەم شێوەیە و ڕیکۆردشکانن هەر بە مارڤڵەکرێ بە تەنها لە ماوەی 3 کاتژمێرە بەس لە ئینستاگرام ئەم ڤیدیۆ نۆچرکەیە 10 ملیۆن بینەری بڕیوە کە بەڕاستی زۆرە بیری لێکەنەوە جاشۆنەکانی کەش فەیسبوک و یوتیوب و هەمووی حسابکەوە کاوەتانی کە لی پۆست کراوەتەوە کە ئافرم بۆ مارڤڵ هەرچیەکەگا زۆر بە جیاوازیەکە. ئەنجا هەر هەواڵێکتانوێت دەربارەیەم بە شەنوەی فیلمی سپایدەرمان یەکەم کەس لای منەوەی بیستن بۆیە فۆلۆ لە بیر مەکەن بە تایبەت ئینستاگرامەکەم لەبەروی هەواڵی ڕۆژانی فیلم و زنجیرەکان لێوەڕە. ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیەکە خواتان لەگەڵ.